سڵاوتان لێبێت لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەریم دیارە ئەم شەو ئەنجومەنی خەلیفان کۆبوونەوەیەکی گشتیان ڕێخستووە بۆ ئەندامانیان ژمارەیەکی بەرچاو لە خوشکان و برایان لێرە ئامادەی هەیە دیارە لە چوارچێوەی بانگەشەکردن بۆ لیستی 147 کۆمەڵی دادگەری ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری ئەم کۆبوونەوەی ئەم شەو ڕێخستووە کارەکەن بۆ ئەوەی لیستی کۆمەڵی دادگەری سەر بخەن تاوەکو لە هەڵبژاردنەکان نزیکترە بینەوە کۆمەڵی دادگەری لە سەرجەم شار و شارۆچکانی هەرێمی کوردستان گەرم و گوڕتر ئەبن بۆ بانگەشەکردن بۆ لیستی 147 کۆمەڵی دادگەری ئەم شەویش ئەنجومەنی خەلیفان لێرە کۆبوونەوەیەکی گشتیان کردووە و ئەندامانی کۆمەڵ لێرە کۆک کراونەتەوە و کارەکەن بۆ ئەوەی لە ڕۆژانی داهاتوو کە چەند ڕۆژێک ماوە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن کاری جدیتر بکەن بۆ ئەوەی لیستی 147 کۆمەڵی دادگەری سەربخە من بۆ قسەکردن دکتۆر ئەحمەد سۆفی ساوایی کاندیدی ژمارە 6 لە لیستی 147 کۆمەڵی دادگەری لەگەڵ مامۆستا سڵاوتان لێبێتن بانگەشەی کۆمەڵی دادگەری لە چ قۆناغێکدایە لە ئیدارەی سۆران و خەلیفان. سلام و رحمة الله وبركاته. بانگەشەیەکی گەرم و جوان و ڕێک و پێک هەیە بەخوای رب العالمین بەرەکەتداری بکە و خەلیفان شوێنێکی دیندار و شوێنێکی پڕ لە بەرەکەت و پڕ لە پیاوی باش و پڕ لە ئینسانی ئاهلی قورئان و ئاهلی دین و ئاهلی حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵکانێکی بەغیرەت و بەجورئەت و بەدینی تێدا هەیە لە قەدیم و زەمان و ئەو شوێنە شوێنی پیاوچاکانە و ئەو شوێنە شوێنی مجاهیدانە لە قەدیم ئێستاش هەر بەو شێوە بەو نەمەتە ئیش دەکەن کە ئێستا شەڕەت فەنگ نەماوە هەتا شەڕەت فەنگ هەبوو خەڵکی ئێرە ئامادە بوو ئێستا شەڕەدەنگە و لە شەڕەدەنگش ئامادەن بەرامبەر هەر قووەتێک لەو دنیای ڕابوەستن چەند گەورە بێ گوێیان لێ نییە و ماشەڵڵا ئیمانێکی ڕاستیخیان هەیە و کار دەکەن بە ئیزنی خوای گەورە بۆ سەرخستنی ئەو لیستە و بەندەش بە شانەزیەوە خەڵکی ئەو دەڤەرەم و لێرە لەدایک بووم و سەتانەوەتی ئەو خەڵکانەی کە هاتوونەتە ئێرە دەیان ناسم و الحەمدوللا خۆشەویست و خزم و ناسیار و ئینسانی ڕێکوپێک و پاش خوای گەورە پشتگیرن. کاریستان بەگشتی لە هاوڵاتیان هەیە و چاوەڕێی چیان لێ دەکەن چاوەڕێی ئەویان لێ دەکەن بەڕاستی هەریەکە لەگەڵ خۆ چەندەها عیلە و چەندە خەڵکی دیکە تێبگەینی و ببن بە سەبەبی ئەوەی کەوا ظڵم مستەم نەبینی ببین بە سەبەبی ئەوەی کوردستانە زیاتر بەرەو پێش بچی مرۆڤی دادگەر و مرۆڤی حەقبێژ و مرۆڤی دەست بەدەستنوێژ مرۆڤی پاک بۆ خزمەتکردنی ئەو میلەتەوە ئەو خاک و ئەو خەڵکە بێتە پێشەوە بە ئیزنی خوای گەورە لەو پەرلەمانە قەرار لەسەر وەزیری باش و لەسەر سەرۆکوەزیرانی باش و لەسەر پێگەی هەستیار و لەسەر مدیر عامی چاک و لەسەر پیاوی چاک بدە ئەگەر کەس نەبێ ئەو خزمەتە بکە بەڕاستی جێگاکە چۆڵ دەبێت لە بۆ خەڵکانێکی کەوا شایستە نین و باش نین و مرۆڤی مسلمانی ملتەزیم نین و معقولیش نییە کەسانێکی نوێژ نەکرد حکمی نوێژکەران بکەن معقول نییە کەسانێکی خراپ یعنی لەگەڵ ڕێزم بۆ هەندێکان حکمی کەسانێکی باش بکەن معقول نییە کەسێک کەوا ئەنانی و خۆپەرستە حکمی کەسانێکی بکەکەوە کە حەزیان یعنی حەزیان لەوەیە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕەحمەتەن للعالمین بن. ئەگەر بە کوردی وەڵامم بدەیتەوە پێیامت چێ بۆ هاوڵاتیانەی تاوەکو ئێستا خۆیان لە یەکلا نەکردیتەوە بۆ دەنگدان بەڕاستی پێیان دەڵێم ئێستا کاتی ئەوەی خۆی خلا بکەنەوە چونکە پەشیمان دەبنەوە پەشیمانیش دوای دادیان نادا گوناهیان دەگاتێ بەڕاستی گوناهبار دەبنەوە مرۆڤی مسلمان جەوهەری مرۆڤەکان چ ژن و چ پیا و جەوهەریان لە کاتی هەڵوێست بەدەردەکەی ئەگەر لەو هەڵوێستە ئێستا ئەوەی نەکەن و نێنە پێشەوە ئەو دەنگەی نەدەن بەڕاستی ئەوەیان لێ قبول ناکرێت لێیان باوەڕ ناکەن کە دەڵێن وەڵا لە خەمی مسلمانانی خەز دەیدەن لە خەمی مسلمانە لە خەمی ئەوەی دەن ماڵی مسلمانان دەڕوا ڕوحی مسلمانان دەڕوا و هەروەها مسلمان لە ئەمن ئەسایشدانین و هەروەها سەحوەی ئیسلامی بەرەو پێش ناچی و تەلەڤیزیۆنەکان بەرەو پێشنین و مزگەوتەکان داخراون و دروستی قورئان منع لە هەندێک جیان لێیان باوەڕ ناکەم کە خەمی ئیسلامیان بی من أصبح ولم يهتم بأمر المسلمين فليس منهم پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک لێ بۆ بەیانی اهتمام بە ئیشی مسلمانانە دەوە لەوان نییە باس لەخوان لە چه حسابن کەیفی خۆیتان. سپاس دکتۆر ئەحمەد سۆفی ساوایی کاندیدی ژمارە 6 لە لیست 147 کۆمەڵی دادگەری بەڵێ دیارە کۆمەڵی دادگەری ڕۆژ دوای ڕۆژ گەرم و گورتر ئەبن و ئەنجومەنەکان و مەڵبەندەکان و تیمەکانی بانگەشەی 147 کۆمەڵی دادگەری گەرم و گوڕی زیاتریان پێوە دیارە بۆ کارکردن و بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان بەڵام نەگەڕێمەوە لایەوە.